بەڵە چاوان تەوەری دووەم و کۆتا تەوەری پرۆگرامی ئەمڕۆمان گفتوگۆکەین کە باز لە هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانیەکەین کە هەڵبەتەوە کە زانین کە بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی بەڕێوەچێت کە دیزاینەرەکان نوێترین دیزایانی جلوبەرگەکانی خوان و هەروە پۆشاکەکانی خوان نمایشەکەرە مەجگەلەوەی کە کۆمەڵک نمایشکاریش بە هەمان شێوە بەشداریان لەم هەفتە نمایشەدا کردووە. ئەمە قسە و گفتوگۆ لەسەر ئەم بابەتاکەین با میوانداری زۆر بەڕێز تارق یاسین کە بەڕێزیان دیزاینەرن هەروەها خاوەنی بڕاندی خامکن و ڕاستەخۆ لاستۆ دەیبانی کورسادنی سۆ لەگەڵماندان کاک تارق سڵاو لەبێت بانیت باش سپاس بۆ ئامادەبوونت. کاک تارق ئەگە سەرەتا هەر لە باسی هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی و دەست پێ بکەین. ئەگە بە شێوەیەکی گشتی ئەمەمان بۆ باس بکەیت هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی چیەوە بە شێوەیەکی گشتی لە خۆی گرتووەمان. زۆر سپاس. هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی تاوان پلاتفۆرمێکی زۆر گرنگە لە ئێستاە بۆ دەرخستنی توانای ئەو دیزاینەرە گەنجانەی بە تایبەتی کە یانی بێنە ناو مەجالەکەەوە تاوان نازان لەکوێوە بتوان ئایا کۆلێکشنی خۆیان و توانای خۆیان دەرخن بەڵام ئەم هەفتە نمایشە ئەتوانێت ئەو توانانە بدۆزێتەوە بەڕاستی چەندین کەسێ نازانێت پەنا بۆ کوێ بەرێ بتوانێت کە لەم مەجالای ئیشکە توانای هەیە ئەتوانێت بێتە ناو پرۆسەکەەوە بەڵام ئەتوانین لە پلاتفۆرمێکی ئاوایە کە هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی لە ئێستاە لە مانگی دوو دەست بە نمایشی کارەکانەکە چەند دیزاینەرێکی زۆر باش بەشدارن هەم هەندێکیان دیارن هەندێکیشان سەرەتان ئەتوان لێرە توانای خۆیان دەرخەن بەڕاستی گرنگی زۆر باشی هەیە ئەم هەفتە نمایشە لەبەرەوەی ئێماگەر لە شوێنێکی ئاوایە نەبین چۆن بتوانین ئەو توانە شارەوەیە کە لە کۆمەڵە گەنجا هەن کە لە کۆمەڵە کەسە هەم بیان دۆزینەوە بێنە پێشەوە دەرکەون وەکو وڵاتانی دنیا چۆن لە هەموو دنیاە خۆتە نەزان مەسەلەی فاشن بزنسێکی گەورەیە بەڕاستی لە زۆر ڕۆوە ئێمەش بتوانین وڵاتی خۆمان بەرەو ئەو بزنسە گەورەیە بەرین کە ئیتر چیتر ئەوە نەچینە دەرەوەی وڵات بۆ هێنانی کاڵاکانمان بتوانین لە ڕێگەی ئەم دیزاینەرانەوە کۆلێکشنی جوان بخێنە بازارەوە بازارەکانمان پڕکەین لە بەرهەمی ناوخۆی خۆمان بە شێوەیەکی جوان و ستانداردی جیهانی. بەڵێ کاک تارقیان ئەو کەسانی کە دەتوانن بەشداری لە هەفتە نمایشەکەدا بکەن واتە مەرجەکانی بەشداربوون بۆ دیزاینەران دەبێت چی بێت؟ هەموو کەسێک دەتوانێت بەشدار بێت ئەوەی توانای هەبێت مەرجەکانیش تەوان پێشتر بەتا لیژنەیەک ئەتوانێت کارەکانیان سیر کە مەسەن هەموو دیزاینەرێک لە ڕێگەی فۆرمێکەوە توانێت بەشدار بێت ئەو کاتە ئیشی خۆی ئەنێرێت ئەو کاتە لیژنەیەکێت چاودێرەکە سێری شەکانیانەکەن حتمما ئەو کەساگەر توانای ئەوەی هەبێ بەشداری هەفتە نمایشی سلێمانی بکات ڕێگەی پێدرێت و بەشداری بکەوە کوێستا کە ئیبینن چەندین کەس بەشدارە. مەرجە جیاوازن بوورە سۆمالی چوارچێوێدا مەرجە جیاواز بن بیرۆکەی دیزاینەرەکان واتە دەبێت بیرۆکەی جیاوازیان پێ بێت یاخود جۆر دیزاینەکان کە پێشتر نەکرابێت یاخود بە هەموو شێوازێک قوبولکراون دیزاینەکانیان. مەرجە جیاواز بێت چونکە ئەگەر جیاوازی دەرنەخین کەواتە ئێمەگە هەشتی دووبارە بکەینەوەی نەچوونەتە پێشەوە هەنگاومان نەناخۆی مەرجە هەموو ساڵێک ئەگەر ئەم فاشنویکە بکرێەوە ئەم ساڵ لە بابزان پار نەکرا پێرار ساڵێکی تر کرا لە سلێمانی وەستا پار ئەڵە ئەم ساڵ کراوە ئەگەر هەمان جیاوازی دەرنەخێن لە چاو ساڵانی پێشوە کەواتە هەنگاومان نەناوە بۆ پێشوە گرنگە دیزاینەرەکان کۆلێکشنەکانی خۆیان جیاواز بێت شتی جوانی تیا بێ شتی تازی تیا بەڵام زۆر گرنگە لێرە ئێمە کە کارەکەین لەسەر بەسەری جلوبەرگ زۆر تەشید لە کللتوری خۆمان بکەینەوە بەڕاستی ینی گرنگە کە ئەو کۆلەکشنانی خێنن بەردەم بینەران ینی کللتور فرامۆش نەکەین لە وڵاتی خۆمانە گرنگە لە جلوبەرگە لە قماشەکانمان لە زۆر شتا بەڕاستی زۆر باشە کاک تارق وەک ئاماژت پێکردکە ئەم هەفتە نمایشە لە ساڵی 2021 یەکەم جار ئەنجام درراوەتە یەکەم جار لە ساڵی 2019 بیری لێکرا و لە ساڵی 2021 چۆ بواری جێبەجێکردنەوە تا ئێستا هەفتە نمایش نەبووەوە کە لەم ساڵا دووبارە ئەنجام مەدرێتەوە بەڕێستان لە ساڵی 2021 بەشداریتان کرد یاخود ئەمە یەکەم جارە لە بەشداریم نەکرم یەکەم جار هەفتە نمایشی سلێمانی بەشدار بووم. باشە هەر بێجگە لە هەفتە نمایشی سلێمانی لە شوێنی تر لە دەرەوە هیچ بەشداری نەکردووە خود ئەمە هەر تەنها یەکەم جارتە. من خۆک و خودی خۆم دەمەکە لە مەجالەکە ئیشەکەم ئەتوانم بڵێم لە ساڵی 90ەکانەوە لەم بوارە ئیشەکەین بە حکمەوەی کە لێرە نەبووم فترێک لە دەروی وڵات بووم دابڕام لە کۆمەڵە ئیش و کار لە سلێمانی کە گەڕایشمەوە بەشداری هیچ شوێنێکم نەکردوە تا ئێستا بەڵام من هەر لەبەر ئەوەی بەشداریم نەکرۆ خۆم ویستم لێڤێنتێکی گەورەیە براندی خۆمان بناسیێن شتی خۆمان بناسیین بەڵام ئەم ساڵ بەشداریم کرد بە ئەویش لەبەر ئەوەی بە جلی کوردی زیاتر من هاتمە ناو بابەتەکەەوە گرنگیمان بە جلی کوردی ئەوە لەبەرەی جلی کوردی
کللتوری خۆمان فرامۆش ناکەین بەڕاستی لە هەفتە نمایشێکی ئاوایە لەبەرەوە زیاتر بەشداری بکەین. کاتە کاک تارق چەندێک لەناو هەفتە نمایشەکەدا گرنگە کە براندە خۆماڵەکان یاخود شێوازی کوردی کللتوری کوردی تێکەڵ بە دیزاینی نوێ سەردەمیان و مۆدێرن بکرێت تا چەندێک ئەم جوانە ئاوەتی یەکراون توانراوە کە دیزاینی نوێ ستایلی نوێ مۆدێری جیاوازدانێ دروست بکرێت. خۆی زۆر گرنگە ئەم دوو بابەتە تێکەڵ یەک بکەین ئاوەتەیەکەین بەڕاستی چونکە مەگەر هەر ئیش لەسەر مەسەلەی دیزاینە جیهانیەکان بکەین کەواتە دیزاینی جلوبەرگی خۆمان فرامۆش دەکەین بەڕاستی وە لە ئێستاشە ماوەیەکی زۆر جلوبەرگی کوردی بە تایبەتی جلوبەرگی خانمان فرامۆش کراوە بەڵام چەند ساڵێکی زۆر ئێستا وای لێ هاتوۆتەوە کە لە زوربەی بۆنەکانە بەکارێتەوە ئەنی خەڵک وای لێ هاتووە بەردەوام جلی کوردی لەبەرایە جا بۆیە گرنگە لە ئێستاشە ئێمە ئەو جلوبەرگە فرامۆش نەکەین بەڕاستی گرنگی پێبینەوە جارێکی تر بیخێنەوە بەردیدی خەڵک جارێکتر بە شێوازێکی جوانتر بە شێوازێکی باشتر بیخێنەوە بەردیدی خەڵک بۆی بتوانین بەردەوام ئەم پۆشاکەی ئێمە بەردەوام لە پێشکەوتن نابێت بەردەوام لە بەرچاوی خەڵکا بێت ون نەبێت چکە چەند ساڵانێکی زوو خەریب ون ئەوە جلوبەرجی کوردی بەڵام ئێستا زۆر بە باشی هاتۆتەوە پێشەوە و چەند کەسێکی زۆر باشیش لە ماجالای ئیشەکەن ئێستا بەڕاستی توانای ئەوانیش کاریگەری هەبە بۆی جارێک کە جلوبەرجی کوردی بەو شێوەیە بێتەوە ناو بەرچاوی خەڵک و خەڵک بەکاری بێنێتەوە بۆیە گرنگە ئێمەش ئەو فرامۆشی ئەو لایەنە نەکەین لە ئیشەکانمانە لە دیزاینەکانمانە گرنگێکی تاو بەلایانی جلوبەرگی کوردی بینەوە بەڕاستی باشە کاک تارق بەڕستان وەک ئاماژت بکرد کە بە پۆشاکی جلی کوردی بەشداریتان کردووە تەنها خانمانە یاخود پیاوانیشەوە لەگەڵ ئەوەیە هەر کامێکیان بێت وەکە زانین کە لە ماوەکانی ڕابردووە کۆمەڵێک دەستکاری جلە کوردیەکانە کرا و شێوازی کۆنی ڕستەناتی جلی کوردی خۆمانی خەریب بوو لە دەست ئێوە چۆن هەوڵتاندا و ئەمەش بپارێزن لەگەڵیان. ڕاستە ئێمە بەکو جلوبەرگی خانمان بەشداریمانکرد نەک پیاوان بەڵام وا بزان پیاوانیشی لەوانێت یا بێت دڵنیانیم لێ ئایا دیزاینەری تاکە لەو مەجاالە ئیشی کرد یاخودنا ئێمەش مەبەستمان ئەوە بەڕاستی ئێمە هەتاوەکو ناوی کۆلێکشنەکەشمان کۆکراوەی دوو دیوە بەو ناوە جارێکی کە ئەمانێت تەشید لەسەر جلوبەرجی کوردی دیتێل هەل لە دیتێڵە و لە درینەوە تاوەکو بەکارهێنانی قوماشی کۆنیش بەکاربێنینەوە کاڵین قوماشی کۆن مەبەستمان ئەوەیە ئەو قماشانەی کە لە ساڵانی زووە بەکار هاتوونەتەوە جارێککە کۆمەڵی قماشی زۆر تایبەت هەبوو هەتا ناوەکانیشیان هەندێک قماشە ناوی کوردی ڕەسەنە ئێمە توانیومانە ئەو قماشانە بینینەوە جارێککە بە هەمان ستایل و دوورین بیان دوورینەوە کە بە شێوازی دەستوری جاران چۆن کراونەتەوە ڕاست ئێستا جلوبەرگی کوردی تێکەڵ کراوە کۆمەڵە بابەتی تازەگەری تێکراوە کێشەیەک نییە هەموو جلوبەرگی بێت لە ئەبدەی تابێت لە تازەگەری بەڵام کار لەسەر ڕستەنایەتی خۆی نەکە بەڕاستی بەڵام ئێمە لە ئێستاە ڕێک لە جارانە چۆن جلوبەرگی کوردی بەکار هاتوۆ بە هەمان دیزاینۆمان دوورین و بە هەمان شێواز خستمانێتەوە بەرچاوی بینەران. ئەو کەسانی کە بەشداران لە ناو هەفتە نمایشەکەدا کردووە زیاتر لە چ تەمەنێکە زیاتر لە چ ئاستێکدان لە چ شارێکدان تایبەتە بە شاری سلێمان هەفتە نمایشەکە لێرە بەڕێوە دەچێت بەڵام بکەن ئەو کەسانی بەگشتی لە دیزاینەرەکان بەشداریان کردووە و هەروەها ئەو کەسانی کە بەشداریان کردووە لە چاو ساڵانی ڕابردوودا تا چۆن دەگۆڕانکاری بەسەردا هاتووە. ئەوەی من ئاگادار بم بەس دیزاینەری شاری سلێمانی نییە دەرەوەشی تایە لە دەرەوەش هاتووە و گرنگە هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی کە ئەڵین سلێمانی مەرجێت تەنها بۆ شاری سلێمانی بێ ئەین چەندین کەسی تر لە دەری شو ئەتوانێت بەشداری بکە لە دەروی وڵات لە دراوسەکانی خۆمان بەشداریان کردووە خەڵکمانەیە لە ئەوروپا ئاژیرەوە بەشداری کردووە ئەنی کراوەیە پلتفۆرمێکی کراوێ بۆ هەموو کەسێک دەتوانێت بەشداری بکە بەڕاستی نەکە لە ناخۆی خۆمانە. باشە کات تارێق بەڕستان وەکو دیزاینەرێک جیاوازوانی کە باسمان کرد ئەمە بزانم کاتێک کە کەسێک ئەبێ بە دیزاینەر مەرجە بە شێوازێکی ئەکادمی بخوێنە ڕەنگە لە وڵاتانی دەرەوە بە شێوازی ئەکادمی کەسەکە بخوێنێت بەڵام لای خۆمان چۆنە مەرجە کەسەکە بە شێوازێکی ئەکادمی خوێند بێت یاخود تەنها حەز و خولیای کەسەکە بەسە یاخود بەشداری لە کۆرسەکانە کرد بێت پێویستە. خۆی لە ڕاستیە هەموو ئیشەکە بێ حەز و خۆلیات بۆی هەبێ ئەگەر حەز و خۆلات بۆی نەبێ بە ئەکادمیش بخوێنی سەر ناکەویت یا بەڕاستی پێشوی بە ئەکادمی بخوێنی تۆ بە حەزێکت بۆ مەجاالە هەبێت ئەنجاگەر بە ئەکادمی بخوێنی زۆر باشتر بەڵام لە وڵاتی ئێمە خۆتان نەزانن ئەکادمیایشی وانییە کە خەڵک پێ بگەنێت خەڵک بێت تەنها لە توانەکانی خۆی دەست پێ بکە بەڕاستی کە حەز و خولەی بۆ کارە هەیە ئەتوانێت توانای خۆی دەرخات ینی بگەڕێت سێچکە بە شوێن ئەو مثلەن بابەتە سەرچانی کە یا ئەو مەجە سەرچانی و پێوەرە سەرچانی کە گرنگە لە دیزاینەرە هەبێ ئەتوانێت خۆی بدۆزێتەوە تیا و کاری تیا بکە ئەگەر ئەکادمیش نەبێ بەڵام گرنگە گرنگ ئەوەیە کە خۆی بدۆزێتەوە بەڕاستی اینجا ئەگەر ئەکادمی باشتریش بەڕاستی چکە وەگوتم وڵاتی ئێمە هەمووی خۆڕسکە شتەکانمان حەزە لێتیتە ناو بوارەکە و بەڵام گرنگ ئەوەیە کە حەزێتی ناو بوارەکەتەوە
ینی ئێستا هەمانە لەگەڵ ڕێزمە کۆمەڵی خەڵک هاتووە ناو بوارەکەەوە ینی شارەزایکی ئەوتۆی نییە لە مەجالەکەی هاتووە ئیشی ژەکە بەڵام ئەگەر بتوانێت باشتر خۆی دروستکە باشتر خۆی بیناکە لە مەجالەکە بۆ خودی خۆی باشترە سەرکەوتوترێ بێ بەڕاستی کەواتە هەردووچیان لە هەردوو لایەنەکە بێ هەبێ هەم حەز و خۆلیاکە هەم لایەنە ئەکادیمیەکەش بەیەکەوە تاواوکەری یەکترن بەڕاستی. لەم هەفتە نمایشاندا تا چەندێک توانراوە کە حەز و خولەی گەنجەکانیش بە هەمان شێواز ڕەچاو بکرێەوە تا ڕاستە جلە کوردیەکان هەروە دیزاینەکان تایبەتە بە کولتوری هەرێمی کوردستان تایبەتە بە کولتوری کورد بەڵام تا چەندێک ڕەچاوی حەز و خولەی نەوەی نوێشکراوە گەنجەکان کراوە تا چەندێک توانراوە کە لە جلوبەرگەکاندا لە پۆشاکەکاندا ئەمە ببینرێت ڕەچاو بکرێت. ئەوەی ئاگادار بم کۆمەڵە دیزاینەری تیا مەسەن کە وەکو گەنج کارەکەن ینی ڕەچاوی خاڵیان کردو کۆمەڵە کاریش کراوە بە جلوبەرجی گەنجان مەرجنی هەموو جلوبەرەکانمان کوردی بیانی وە گوتم کراوەیە پلاتفۆرمێکی گەورەیە کراوەیە هەموو کەسێکە توانێت توانەکانی خۆی دەرخە هەم لە جلوبەرگی پیاوان گەنجان هەم لە جلوبەرگی ژنان و جلوبەرگی غێری کوردیش بەڕاستی کە جلوبەرجی لە دنیا چی بەکاری لە درێسا لە بابەتی چاکەت و شتانەشە هەموو شێکی تایە ینی هەتا بۆ گەنجانی دیزاینەرێکمانەیەکە لە وڵاتی ئیتالیا خوێنوێتی ئەم کاری لەسەر جلوبەرگی گەنجان کرد بە تایبەتی پیاوان بەڕاستی ئەنی ئەو مەجاالەی تایە. کاتە کەکتاڕێک ئەنجامدانی ئەم جۆرە هەفتە نمایشانە تا چەند گرنگە تا چەند ئەتوانین بڵێن کە دیزاینەرەکان ئەتوانن سوود لە ئەزمون و ئەزمموی یەکتر وەربگرن و تێکەڵی یەکتر ببن. بەڵێ ئەمەش خاڵێکی زۆ گرنگە چونکە ئێمە لە ڕێگەی هەفتە نمایشێکی ئاوا ئەو دیزاینەرانی کە دەستیان بە یەک ناگە هەرێکە لە وڵاتێک ئەژی یاخود هەرێکە لە شوێنێکی ترە لە ڕێگەی ئەم هەفتە نمایشۆ ئەتوانن یەکتر بناسن کۆنتاکت لەگەڵ کا بکەن ینی بتوانن توانەکانی لەگەڵ یەکترا بگۆڕنەوە هاوکاری یەک بن لە داهاتووترا بۆی بتوان کاری باشتر بکەن بەڕاستی خاڵێکی گرنگ ناوش کە بتوانین ئێمە بەیەکەوە هەومان لە شوێنیشی ئەوەیە کۆبینەوە ئاگامان لە توانای یەکتر بێ وەکو یەک تیم کار بکەین لە مەجالەکەیە. باشە کاک تاریق بیرت لەوە کردوێتەوە کە دوای ئەم هەفتە نمایشە لە شوێنی تر لە وڵاتانی دیکە لە عێراق لە وڵاتانی دەرەوە بەشداری لە هەفتە نمایشی دیکە بکەیت؟ بەڵێ بەتاشی من ئەم ساڵ بیرم لەوە کردەوە لە وڵاتێکی تر بەشداری هەفتە نمایشێک بم بەڵام تقریبا کاتەکەی بەر ئەم کاتە ئەکەوت بەڵام ئێمە لە بەردەوام لە هەوڵی شاین وەگوتم ئێمە لە ساڵی نەوەتەکان لەم بوارە ئیشەکەین و من زۆر دەمێکە خەریکی ئەوم براندێکی کوردی جوان دروست بکەین کە براندەکەمان لە ئاستی تەنها لۆکاڵیانە بێ بتوانین بکەین بە نێودەوڵەتی بەڕاستی کە براندی خامەکیشمان هەیە ئەمە هەم ناوەکەی ناوێکی تەواو کوردیە و ئەمانەیە براندێکی کوردی وردە کەی بۆمان ئەگونجە نازانم وای لێ بکەین لە ئاستی براندە جیانەکانە بتوانین ئیشی تیا بکەین بۆ هیوای سەرکەوتنی زۆر زیاتر بۆ زۆر بەڕێز تارق یاسین دیزاینەر و خاوەنی براندی خامک سواز بۆ یەکەم بەیانێ لەگەڵمان نبوویت کۆمەڵێک زانیاری زۆر بدەیت. سپاس بەخێر بێت.